لێرە کەلانە دروست دەکەن کەلانە خواردنێکی باوە خۆی دەڵێن ڕۆژهەڵاتیە بەڵام وابزانام لە ناو هەموو کوردەکان ئەو خواردنە دەخورێ بەڵام ئێستا تۆزێک تەتەورمان پێکردەیە با بڵێن گۆشت و ئەو شتانەمان لە بۆ زیاد کردی ئەگەرنە هەر بە پیاز و یان ژاژ و پەنیر وەڵام من هەموو کات گوتومە ئەو فستیڤالانە هەلێکی کارە بۆ ئەو کەسانێک کە لە ماڵەوە دانیشتون خۆی لە کوردەواری خۆمان دائیمەن ڕێگری هەر هەیە بەڵام من هەموو کات ئەو قسەیەم کردووە ئەو کەسێک کە ڕێگری لێ دەکا با بڵێن زۆرترین ئەو کەسانن با بڵێن نزیکی خۆتن بەڵام گوێ بە قسەی خەڵک دەدەن بابێت تەماشای ئیشەکەی بکەن ئەگەر عیبدار بوو ئەوە دەتوانن با بڵێن ڕێگریمان لێ بکەن بەڵام ئەگەر پیشەکە عیبدار نەبێ خاستن ئێستا لەو زروفێکە ئێستا تێداینە پیاوان بەتەنیا ناتوانن با بڵێن ژێوی ژیان زیاد ینی با بڵێن بەڕێوە بن جاران با بڵێن ماڵێک ئەگەر حەوت کەس بایە بەس پیاوەکە ئیشی دەکرد پێش ڕادەگەیشت بەڵام ئێستا ئەگەر هەر ینی حەوت کەس بێ دەبێ هەر حەوت کەس ئیش بکە ئەگەر نە پێ ڕاناکە پشتگیری ئەو ئافرەتانم بێن لەسەر پێیەکانی خۆیان بوەستن و لە هەمان کاتیشدا ئێمە شان بە شانی پیاوان وەستاینە والحەمدولillah سەرکردنێکی باشمان بەدەستمان